لە وڵاتی ئێمە گەنجێکی زۆر هەیە بەڵام لە ئێستادا دەبینین گەنجەکان بەشیشان بێئیشن سەرەتا دەمێ بزانم وەکو گەنجێک ڕۆڵی گەنج لەناو کۆمەلگای ئێمەدا چۆن دەبینی گەنج بۆ ڕۆڵە هەستاوە کە هەیەی بەخۆی ئیشکردن ئەوە نییە کە برێ ئیش نییە ئیش هەیە یعنی تەمەشا حەمبارێک لە بازارێ حەمبای دەناسم ڕۆژی وایە 30,000 35 حەمبار لەو بازارەی 100 بای دەبات 5 بای دەباتن پارەی خۆی هەیە ئەوە نییە کە برێ ئیشی نییە ئیژنیە ئیشەیە بەڵام بەخۆ بە فکری خۆتی بەتوانای خۆتی بەهێزی خۆت دەبی پەیدایکە شتانە بەڵام ئەگەر فکرت نەبێت و نەیزانی ئیشەکە هەموو تێدەچی چییە ینی هەمومان دەزانی گەنج تاقەیەکی هەیە باشە ینی هەر کە پێدەنێتە قۆناغی گەنجی دەبێتە خاوەنی تاقەیەکی باش بەڵام نەخۆی و نەکۆمەلگاش سوودی لەو تاقەیە نەبینی و هۆکارەکەتی هۆکارەکە ئەوەیە بەخۆی عەزیلی نییە یعنی توانای نیە هێزی نییە بەخۆی ئەوڕۆ بێتاقەتەکە چێ موبایلە یعنی موبایل هەموو خەرچی ڕاگرتووە هەموو خەرچی مشۆش کردووە هەموو خەرچی بێتاقەت کردووە یعنی خێستا خۆم زاریوە لە دوکاندا دەنیشتم کە سەر مسم موبایلە تاقەت نییە هەستم بۆ مشتری بەڕێکم هەفت لەسم موبایلی مێشکل مەشغول لەوی ماندی دەبی چاو زەعیف دەبیتن ئیدیرا وایە بەڕای جەنابەت تەکنەلۆژیا تاقەی گەنجی بردووە بالضبط سەدا نوەتی بالضبط بەسیوت کرد وتت هەندێک گەنجیش بخۆیان حەز ناکەن یعنی چۆن حەز ناکەن گەنج هەیە حەز ناکە ئیشی هەبێت ئیشکردن هەیە ئیشکردن نییە بڵێن ئیشکردن هەیە بەس دەبی هێز و توانای خۆت دەبی بگەڕێ ئێستا کابرا لە ماری دانیشتیا دەرێ ئیشک نوێ ببینەوە ئەوە دەکرێت ناکرێ ئەوە دەی بە خۆت بگەڕێ بسۆڕ نای خۆت بنووسی ئەو شتانە ئەو کاتی دوان ئیش بکەیت لە ماڵی دانیشت منیش بەخۆمەوە بووم منیش قەدیم کە ئیشم دەکرد لە ماڵەوە دەمگو باوکاگە ئیشەکە و پێم برێ بەس هاتمە ئەو بازارەی لەو بازارەی قلقلە ئیش بوو لەگە برایەکەم ئیشم کرد دوای هەستن هاتینە ئێرە الحەمدولله تا بەچیش سەرەتا بە ئیشی گوڵی بوو لە کشتی ڕاتۆنی دوکان مابوو لێوێندا بە ئیشی گوڵی لێوێندا شاگرد بووم ئێستا الحەمدولله لەگە برایەکەمم زۆر مرتاحم بە شاگردی دەست پێ کرد بەخۆت هەوڵتدا الحەمدولله چێ دەبێت دەستی گەنجەکانمان بگرێت خۆیان ناتوانن لەسەر پێ خۆیان بوەستن بەشێکیان با باس لەوە بکەین هەمویان نا چوە گەنجی زۆر ئازامانەیە گەنجی زۆر زیرەکمانەیە خاوەنی پرۆژەی خۆیتی بەڵام گەنج هەیە چاوی لە دەستی ئەولایە و دەڵێن گەنج هەیە خوێندەکەی تاوا کردووە چەند ساڵە چاوەڕێەوە دەکات دابمەزرێت دەبی کەسێک پژگیری هەبێتن بە تەنیا ناکرێتن پژگیرەکە ئایا لە ماڵەوە بێتن ئایا لە دەرەوە کەسێک بێتن یان کەسێک لەکنە خۆی داینێتن ئەوواە یعنی کەسێک کابراایەکە مامی هەیە خاڵی هەیە لەکنە خۆی دادنێ باوکی ئیتمانی زعیفە و باش نییە پارەی نییە دەبی کەسێک هەبی لە پشتەکە لە خۆی داینێتن هەتا بە خۆتی کاتن گەنجەکان ئێستا چۆن دەبینی گەنجەکان ئێستا وڵات زۆر بێئیشن زۆر بێئیشن ئەرێ وەڵڵا زۆرێک بە من دەڵێن ئەگە ئیشەکە و پێمان برێ یعنی لە ماڵەوە دانیشتنە بە من دەڵێن ئیشەکە پێمان برێ لە بازارە بە خۆت عەمباری بکە ئیش بکە وەڵڵا ئیشەیە بەخوای دێنا وەڵڵا حەزم لەو شتانە حەزمێ ئیشێک بیتن لە سەعات 8 ئیشکەمە تا 4 ئێوە ناکرێەوە بازارەمە لە سەعات عوتی بەیانی تاکو 6 ئێوە عفتی ئێوە لێرەمە ئەگەر باسی عەمباری لە بۆ دەکەی ئێستا دەبینی چەندەها کەس سێرکوانەیە هەمووی لەمە باشتر بی ڕەنگە لەمە ڕێک و پێکترە بەڵام بە شانازیەوە ئەوی شەی دەکاتن کە ئەو شانێ پێ دەڵێ پێی ناخۆشە ینی حەز ناکاوی شێ بکاتن پێی شەرمە نەفەر هەیە زۆر مرتەعە بە عەمباری ئێستا نەفەری دەناسم لە 91ەوە تا ئێستا عەمبارە الحەمدولله سیارەی خۆی هەیە خانی خۆی هەیە ئیشی خۆی هەیە لێرە کە دانیشتێ نەفەری خۆی هەیە دەستی بارەکە لێ دەباو دێتەوە سنەبی ڕۆژە 25 خۆی هەیە بەخۆی لەکەم بازەکاتن یعنی زۆر مرتەعە لە ئیشەکە خۆی بەس خەرکانێک پێیان عیبە